قال دكتور زبير رسول مامۆستای زانیگەی و شەڕازای سیاسەتە نێودەوڵەتی بەوەیکە ڕاستە خودش هەولێرێت گەلمەدا دێ بەحث بکەین دکتور گەلک سوپاس کوهین گەلمەدانە دەست پێکە پێشبینیان وا چنە دەست پێشخەریە عێراق و بەحثکە ji بۆی چارەسەرکردنا کریزا سووریە دێشێت چ بکەن ڕاستی ئەوەی ڕووەدا لە سووریا ڕاستەوخۆ توانین برین پەیوەندی بە عێراقەوە هەیە چونکە لە دوای 2014 بە تایبەتی لە دوای لە ناوچوونی داعشە توانم برێم دووەم گەورەترین مەترسیە لەسەر ئاسایشی عێراق چونکە عێراق ئەزمونێکی تاڵی هەیە لەوەی لە 2014 ڕوویدا و بە تایبەت لە ناوچە سونیەکان و دواتر تەشەنەکردنی ئەنجا عێراق ئەوێ بەڕاستی ئەو جارە حیسابێکی تایبەت بکە هەرچەندە ئێمە بەڕاستی بەراورد ناکرێت لە نێوان عێراقی 2014 و عێراقی 2024 کەم پێم وایە ئێستا عێراق لە ڕووی سەربازی و لە ڕووی هەتا لە ڕووی ئاسایشیشەوە زۆر بەهێزترە بەڵام ئەوەیە عێراق ئەوێ بە تایبەت لە چوارچێوەی لاوازبوونی بەرەی ئێران ئێمە زانین ئەو دۆخی کە ڕوویدایە بەشەکی پەیوەستە بەوەی بە لاوازبوونی میلیشیاکان و حکوومەتی سووریا و حزب الله ئەوەی لە سووریا ڕووەدا ئەنجا عێراق ئەوە کە ئەو لاوازبوونە ڕاستەخۆ کاریگەری لەسەر عێراقیش هەیە ئەنجا عێراق ئەوێ بەر لەوە بگرێ بەڕاستی ئەو هەم لە ئاستی دیبلۆماسی هەم لە ئاستی سەربازی ئەگەر تێبینیت کردبی هەتا لە ناوچەی سنوورەکانیش یعنی ئەو ماوانە کۆنتترۆلی سنوورەکان یعنی بەبەردەوام سەرکردە سەربازیەکانی عێراق ئامادەکاریەکەن لە ئاستی دیبلۆماسیش و بینیمان کە وەزیری دەرەوەی عێراقیش سەردانی تورکیای کرد هەماهەنگیەکی زۆر هەیە لەوەی ڕووەدا عێراق ئەوێ لە ئاستی دیبلۆماسی و لە ئاستی سەربازی ئامادەکاریەکی تەواو بکە ئەو پرسەیە لە سووریا بەڕاستی بەجددی وەرگیراوە چونکە وەکوتم پێشتریش ئەزمونێکی تاڵ هەبووە لە تەشەنەکردنی ئەو ڕێکخراوانە چونکە ئەوەی ئێستا بەناوی بەرەی تەحریر شامەیان هەر ڕێکخراوەکی تر هەر بەشێک بووە لەو ڕێکخراوە تیرۆریستیانێک کە پێشتر ئەزمموی تاڵیان لەگەر هەبووە زارێ بەڕاستی زێدای وڵاتان ئەدی فەرمیژی بەڵێ تحرير الشام وجروب نوێ وەکە گروپên تەرۆریستی بناوکردنەوەکە بەشەکش قاعیدەیە و پشتی هینگە داعشێژی vê carê بۆ نمونە دەست پێشخەری وان jî eva ku Iraq dê bike dê şêt hev peymaniyekê pêk bîne بۆ نمونە navçêl dijî van gropa ka çawa berê بۆ نمونە و heta nuke jî ev peymaniya dijî daişê heye بەخۆی هاوپەیمانیەکێ بەڕاستی هاوپەیمانی دژی داعش کە هێزەکانی ڕۆژئاوا و ئەمریکیەکان سەرکردایەتی دەکەن مەبەست وڵاتانی ڕۆژئاوایە بێزگە لە ئەمریکا بەڵام چۆن بڵێ ڕێکەوتنێکی هەرێمی لەسەر بەرەنگاربوونەوەی ئەوەی لە سووریا ئاکرێت زەحمەتە لەبەرەوەی بەشێک لە وڵاتانی هەرێمی بەشەکل لەو ئەجێندایە ئەگەر ڕاستە و خۆش یارمەتی ئەو گروپانیان نەدابی گروپی تەحریر شام و ئۆپۆزیسیۆنی سووریا بەڕام چاوپۆشیان لێکردوون ئەتوو چارجەم سەرچی هەیە لەو ململانەیە سووریا تورکیات هەیە ئێران و میلیشیاکانت هەیە ئەمریکات هەیە رووسیات هەیە ئەنجە بەڕاستی چۆن بڵێ ڕێکەوتنێک یان هەماهەنگیەکی هەرێمی کاتیەوێ ئەتا ئەتوانین بڵێن بەبێ تەنازولکردن بەبێ چۆن بڵێن مساومەکردن لەلایەن سووریا هەتا لەلایەن عێراقیش لەسەر هەندێک پرس زەحمەتە بێتە دی ئەمە بەڕاستی واکە دیسان لەوانەیە عێراق پێداچوونەوە بکە بە کشانەوەی هێزەکانی ئەمریکا لە عێراقیش چونکە پێشتر ئەمانەوت هیچ مەترسیان نییە و پێویستە بەپێ ئەو تاوان بەپێ و خشتەی دانران لە 2000 لە کۆتایی 2025 و لە کۆتایی 2026 لە سووریا شەکشێنەوە لەوانەیە ئەوە بکە بەڕاستی پێداچوونەوە بەوەش بکرێت چونکە ئێستا ئێمە هەستەکەین نام مەترسی هەیە ئینجا ئەوەی باست کرد ئەو هاوپەیمانیە نێودەوڵەتیە لە ئاستی نێودەوڵەتی هەیە هاوپەیمانیەکە بەڵام عێراق بەڕسمی سەرکەوتنی بەسەر هێزی تیرۆریستی و داعش ڕاگەیاندووە هاوپەیمانیەکە لە ئاستی هەرێمی بەڕاستی وردەکاری زۆری تێدایە ئەویش ئەوەیە تورکیا داواکاری هەیە لەوەی ئاوارەکان بچنەوە سووریا هێزەکانی سووریای دیموکرات لاواز بکرێنیان نەمێنن شتێک نەمێنی بەناوی ئەوەی قەوارەی ڕۆژاوا لە سووریا هەیە کۆمەڵک پرسی تریش ئەو داواکاریانە بەڕاستی لەوانەیە عێراق نەتوانی بە تەنیا جێبە سووریەکانیش نەتوانن جێبەجێ بکەن چونکە پێشتر بە پێ و راپۆرتانەی کە هەیە طبعاً عێراق ناوبەندیە کرد ناوبژیوانیە کرد لە بینی سووریا و لە بینی تورکیا هەتا ئەمریکیەکانیش بەشدار بوون لەو دانوستانان بەڵام نەگەیشتنە هیچ
هەماهەنگێک بە تایبەت تورکیا ئامادە نییە هێزەکانی بکشێنێتەوە لە سووریا هەتا وەکو هێزەکانی سووریا دیموکرات لەوێ بن ئەجا ئەو پرسانە بەڕاستی ئاسان نین هەماهەنگیەک یان هاوپەیمانەیەکی هەرێمی دروست بکە لە نێوان عێراق و ئێران و تورکیا و ئەمریکیەکان و رووسیاش یعنی ئاسان نییە بەڵام ئێمە لە سەروبەندی دروستکردنیەوە یعنی مەدیت ڕۆژێن دەرباز بووی حتا نوکەژی پێشڤەچوونێن بەرەوە تحریر الشام و ئەو گڕۆپێن تایبەتیژی ئۆپۆزیسیۆنە دژی حکوومەتێت بەردەوامن یعنی حتا گەشتەوە ڕادەی ڕێکەفتنجی سەر ئەرتێنەکردن نێڤبەراوان و هەند هێزاندا vekşandin cihêwana hêzên wana bigirin heta çira de di afsanehî bit gorankariya kir ser erd çunkî destê xwedana serbeşên girîngên Sûriyê fermît yani hikûmet ji wan navçeya derê xistîne bê ku şerekê dijwar jî çêbin ڕاستی هەتا ئێستا هیچ گەرنتیەک نییە کە ئەو شڕێ ئەوەی هەیە کە بەردەوام نابی ڕاستە جم و جۆڵی دیبلۆماسی هەیە ڕاستە ئێستا جۆرێک لە هەماهەنگیش هەیە لە نێوان ئێران و لە نێوان سووریا و لە نێوان تورکیاش بۆ چارەسەرکردنی ئەو دۆخەی کە هەیە بەڵام وەکوتم داواکاریەکانی ڕاستی ئێستا بەهێزترین ئاکتەر ئەتوانم برێم ئەکتەری هەرێمی لە ناو هاوچێشەکانی سووریا تورکیا و دۆخەی بە دەرفەت زانی بە تایبەت کە ترامپ ئەگەرێتەوە ئەیەوێت دۆخی سووریا ئەو لاوازەی کە هەبووە بەکاربێنی و بەیانی کە ترامپ هات پێی بڵێت کاکە من ئەتوانم ئەو ڕێکخراوانە یاخود ئەوانەی کە میلیشیانە هیچیان نەهێڵم و ئەو پرۆسەیە ئاشتەوایی نیشتیمانی دروست بکەم لە سووریا بەس بە مەرجێک تەبانی هەمووەمانەزانین داواکاریەکانی تورکیا چیە بە مەرجێک هێزەکانی سووریای دیموکرات نەمێنن ئەجا ئەو داواکاریانەی تورکیا بەڕاستی ئاسان نین بەڵام بە دووریشی ناگرم کە 2000 سەفقەیەک یان چۆن برین مامەڵەیەکی سیاسی لە نێوان ئێران و لە نێوان تورکیا و هەتا لە نێوان عێراقیشدا ڕوو بدات لەسەر ئەوەی 2000 جۆرێک لە ڕێکەوتن بێتە جێبەجێکردن بە تایبەت هێزەکانی تورکیا 30 کیلۆمەترەوەی داواکەن بێنە ناو خاچی سووریا و هێزەکانی سووریای دیموکرات جێگایەکیان نەبێ لە ئایندەی سووریا چونکەوە داواکاری سەرەکی تورکیا اینجا تورکیاش لە بەرامبەر ئەوە پاڵپشتی لە هێزەکانی تەحریر شام و بە تایبەتی هێزەکانی ئۆپۆزیسیۆنی سووریاوەی بە ناوی تر ئێستا ناوی تریان لێە پاڵپشتیان نەکە یعنی پرسەکە هەمووی پەیوەستە بە جۆرێک لە مامەڵەکردن تۆ ئەوم بۆ بکە ئەمنیش ئەوت بۆکەم بەڵام بەڕاستی گەرنتی نییە ینی تورکیا ئەوە بە دەرفەتە بینێ لاوازی میلیشیاکانی ئێران و دروست نەبوونی ئیدارەیەکی نوێ لە ئەمریکا و ئەوەی لە ئۆکرانیا ڕووەدا چونکە بەرژەوەندیەکان زیان ئێستا لەوانەیە بەرژەوەندی رووسیا لە ڕێکەوتن نەبی لە ئێستا لە سووریا لە نێوان ئەمانە سووریاوێ تەبان رووسیاوێ سووریا یەک پاکێج بێ کە ترامپ هات پێی بڵێکا کە من یارمەتیتە دەم ئامادەم لە سووریا بکشێمەوە هەوڵی ڕێکەوتنێکە دەم لە نێوان ڕژێمی سووریا و لەگەر ئۆپۆزیسیۆن بەڵام بە مەرجێکە توش لە ئۆکرانیا یارمەتیم بدەیت بەڵام جێبەجێکردنی ئەو کێشەیە و پێش ئەوەی ئیدارەی نوێی ئەمریکا بێ و پێش ئەوەی ڕێکەوتنێکی تر بکرێت لەگەر رووسیا لەوانەیە رووسیا پێخۆش نەبی لە ئێستا و ڕێکەوتنە بکرێت پێخۆشە و ڕێکەوتنە دوای ئیدارەی ترامپ وەکوتم ئامانجەکان زیان تەمام مەترسیên berfirehbûna karînên grûpên çekdarî û hêzên tundra yên weke Daişê heta çira dat rêkê dana çikî berê jî hêzên tundra li Sûriye hebîn Iraqê jî hebîn hev girtin navê Daişê Dewlet İslamiye fil Iraqî we Şam pêkînan heta çira de ev metirsiyet rêkê daye گروپین چەکداریان تەرۆریست وێب بەڕاستی ئەمن پێستکەون عێراق پەیوەندیەکێت گەل تەحریر شام وان گروپا بکەن دیسە تشتێکی وسای پێز ناوچەیە چێ بت یانژی ڕاستی هەف کێشەژێک جدانە ئەوەی باست کرد ئەمن تەواو هاوڕام پێم وایە ئەوەی لە سووریا ڕوویدا ئەو گەشەکردن و ئەو تەتەوڕاتانەی لە سووریا ڕوویدا بەڕاستی چۆن برێت زۆرێک ورە یان ورەی بەخشی بەو هێزە تیرۆریستیانەی کە هەنە یان شانە نووسوەکانی کە هەن کاتوانە لە هەر کاتێک بیانەوێت دەرکەونەوە و پێشڕەویش بکەن بەڵام لە بیرمان نەچی عادەتەن پێشڕەویکردنی ئەو هێزە تیرۆریستیانە
پەیوەستە بە چاوپۆشی ئەگەر بەڕاستەوخۆ هاوکاریکردنی لایەنێکی دەوڵەتیش نەبی پێیوەستە بە چاوپۆشیکردنی لایەنێکی نێودەوڵەتی یعنی بۆ نمونە ئەگەر لە سووریا بۆ نمونە تورکیا چاوپۆشی نەکردبا لە بەهێزکردنی ئەو هێزانە ئەوە نەیانەتوانی بەو شێوە اینجا لە عێراقیش بەڵام وەکوتم ئەوە یعنی وا کات بەڕاستی بە تایبەت عێراق و هەرێمی کوردستانیش دووجار بیر بکەینەوە لەوەی کە ئەو هێزە تێرۆریستیانەی کە هەنا ئەگەری ئەوە هەیە لە هەر کاتێک ویستیان ئینجا چ وڵاتێکی هەرێمی یان وڵاتانی ترویستیان بەکاریان بێنن لە دژی ئێمە لەبەر هەندێک من پێم وایە هەم هەرێمی کوردستان و هەم عێراقیش ئێستا دەرفەتێکی ترە بەڕاستی پێداچوونەوەیەک بکرێ بەو هەماهەنگی لە نێوان عێراق و هەرێمی کوردستان هەیە بە تایبەتی ورتر برێمە و هەماهەنگی لە نێوان کورد و شیعە هەیە چونکە لە ڕابردوودا بە تایبەتی لە دوای 2011 بەڕاستی بۆشایەکی زۆر کەوتە نێوان کورد و شیعە دامەزرێنەری عێراقی نوێ کورد و شیعەن ئێستا شیعەکانیش کە ئەو جۆرە ململانەی سووریا ئەبینن دیسان چۆن برێ هەز بە مەترسیەکەن هەز بە بێکەسیەکەن چونکە شیعەکان بەڕاستی ئەگەر بەراوردیان بکەین بەهێزی سونەکان و لە ناوچەکە ئەتوانین برێن کەمینەن بە تایبەت لە عێراق هەمیشە مەترسی ئەوە هەیە کە دەسەڵات بگوازترێتەوە یان لایەنێکی نێودەوڵەتی هەوڵ بدا بۆ نمونە سونەکانیان گروپە تێرۆریستیەکان چ لە عێراق چ لە سووریا زیندوو بکاتەوە پێم وایە ئەوە دەرفەتێکە بۆەوەی شیعەکان دووبارە بە هاوپەیمانێتی خۆیان لەگەر کورد و ئێمەش بە نسبەت کورد دووبارە پێداچوونەوەیەک بکەین کە ئەوە ئەتوانێت عێراق بپارێزێ لە ئایندە هەرێمی کوردستان و عێراقە بە تایبەت حکومی شیعەکان چونکە بەشێکی زۆری سنوورەکانی سووریا لە لای هەرێمی کوردستانن یان ئەو ناوچانەی مووسڵ و ئەو شوێنانەی ناوچە جێناکۆکەکان ئەوانە شوێنی خانە نووسوەکانی داعشن ڕاستە هەڕەشەی زۆر هەیە بەڵام دەرفەتیش هەیە لە بۆ عێراق و لە بۆ هەرێمی کوردستان کە هاوکاری بکەن لە لاوازکردنی ئەو پرسەی کە هەیە بۆ نسبەت هەرێمی کوردستان بەڕاستی پێداچوونەوە بەڕێقستنەوەی هێزەکانی پێشمەرگە لەوانەیە لە هەموو کاتێک زەڕورتر بین ئێمە گرنگی بدەین چونکەوەی ئێمە توانین هاوکار بین لەگەر هاوپەیمانی نێودەوڵەتی لە ڕێگای پێشمەرگەوە توانین بەڕاستی خۆ هەرێمی کوردستان نە لە ڕووی ئابوووریەوە ئەوەندە بەهێزە توانی لەو ڕوانگەیە و بە تایبەت لەگەر عێراقش ئەکرێ قۆناغێکی نوێ بیکە هیوادارم وابی لە مەودووە لە پەیوەندیەکانی عێراق و هەرێمی کوردستان بێنێتەکایەوە دکتۆر زوبێر ڕەسوول مامۆستای زانینگەی و شەڕازەیە سیاسەتە نێودەوڵەتی شەو لێرە پایکە ڕاستەخود گەلمەدەبوون سوپاس بۆ دکتۆر